و ئەچما لە یەکەم هەواڵ و قسە و باسەکەم لەسەر یەکێک لەو مۆنۆدرامانەی کە بە خۆشحاڵیەوە لە ماوەی چەند مانگی ڕابردووە لە بەشێک لە شارەکانی کوردستان و هەروەها مۆنۆدراماکە توانی بەشداری بکات لە چەندین چالاکی و فستیڤاڵی گرنگ لە وڵاتانی عەرەبیە ئەویش مۆنۆدرامای وەک قەقنەز ئەسووتێم کە بێگومانێکێکە لەو شانۆیانەی یاخۆ بڵێن لەو مۆنۆدرامایانەی کە گرنگی و تایبەتمەندی خۆی هەبووە و بەشێک لە میدیا عەرەبیەکانیش قسە و باسییان لەسەر کرد ئەوەی کاجێی خۆشحاڵیە مۆنۆدرامایە تاوەکو ئێستا بە بەردەوامی هەوڵئایات کە لە تەواوی شارەکانی کوردستان بێگومان نمایش بکرێت و لە ئێستاە وانە بەنیازن ستافی ئەم مۆنۆدرامایە لە بەماوەی چەند ڕۆژێک مۆنۆدراماکە لە نێو شاری سلێمانیە بێگومان نمایش بکەن و خەڵکانێکی زۆر یاخود ئەو کەسانەی کە ئەوەتخوازی ئەوان کە لە نزیکە مۆنۆدرامایە ببینن و بتوانن کاستی شانۆیەکە بە شێوەیەکی تایبەت ببینن ئەتوانن لە چەند ڕۆژی ئایندەیە بتوانن بینەری مۆنۆدرامای وەک قەقنەز دەسووتێن بن. دوای ئەوەی لە ماوەی ڕابردا مۆنۆدرامای وەک قەقنەز دەسووتێم لە شاری کەرکووک و چەند شارێکی ترێ عێراق نمایشکرا دوای بەدەستهێنانی خەڵاتی باشترین ئەکتەر و نمایش لە ناوخۆ چەندین خەڵاتی دیکە لە میسر و تونس بڕیار وایە ڕۆژانی 28 و 29 ئەم مانگە مۆنۆدرامای وەک قەقنەز دەسووتێم لە هۆڵی ڕۆشنبیری شاری سلێمانی نمایش بکرێت. مۆنۆدرامای وەک قەقنەز دەسووتێم نووسینی شانۆکاری دیار گەزیزا عومەر و نواندنی هەوار فارس و سینۆگرافیا و دەرهێنانی نەژاد نەجمە و بەرهەمی گروپی شانۆی هەوارە.